سڵاوتان لەبێ و ئەوکاتتان باش بینەرانی تەلڤیزیۆنی پەروەردەی هەولێر. من شێرزاد سێقم ئەڵلقەیشتری بەرنامەی ئەزمموی پۆتان پێشکەشەکەم. بەڕێزانم لەم ئەڵلقەیەدا باس لە ڕۆلی وانەی وەرزش دەکەین لە سیستەمی خوێندن، واروە خوێندنەوەیەک دەکەین بۆ پەرتوچی یاریە بچووکراوەکان کە زۆر بەڕێز مامۆستا ڕەزەب عەبدوڕەحمان محەممەد پسپۆری وەرزش خاوەنی کتێبەکەی و خاوەنی پرۆژەکەیە. مامۆستا گیان زۆر بەخێر بێ. زۆر سپاس دەفەتێ. مامۆستا گیان دەتوانین لە دەستپێکدا پێمان بڵێ ڕۆلی وانەی وەرزش چییە لە سیستەمی خوێندن و واروەها لە نێو پرۆگرامی خوێندندا؟ سەرەتا لێرەدا بە پێویستی دەزانم سپاس و پێزانی جەنابی وەزیری پەروەردە بکەم ئالان عەما سەعید بۆ چاپگەیاندنی ئەم کتێبە، هەروەها سوودێکی زۆر دەبێت بۆ قوتابیان و وەرەوە بۆ مامۆستانی پەروەردەی وەرزش سەبارەت بە پرسیارەکەت یاوانەی وەرزشی یانەی یاخود بلینەوانەی پەروەردەی وەرزش لە قوتابخانەکاندا گرنگجێکی تەواوی هەیە. وانەی پەروەردەی وەرزش زۆرینەی وڵاتان کە لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووری و پشت و پەنایەکی باشیان یاخود بڵێن پشتگیرێکی باشیان لە ڕووی وەرزشەوە هەیە، دەتوانن بە وەرزشیان خۆم بناسێن. یان سەلۆ نمونە یاریزانێکمانە دەلێن میسی بە چناو بانگێکسە دەلێن ئەرجەنتین، واتە وەرزش دەتوانین لە ڕێگەی وەرزشەوە هەم لە ڕووی جەستەییەوە خۆمان تەندروست باش بکەین، هەم لە ڕووی وەرزشەوەش دەتوانین وڵاتمان بناسێنین. لە ڕووی پەروەردەییشەوە گرنگی تایبەتی هەیە بۆ قوتابیان. قوتابی لە 6 وانەی کە دەوترێتەوە لە قوتابخانەکان کە 6 وانە دەخوێنرێتن، لە 3 وانەی سەرەتایی قوتابی کە ماندوو دەبێت شکات دەبێتن کە دەبگەوێتە وانەی وەرزشی. لەوانەی وەرزشی دەتوانێت قوتابی سوودێکی زۆر لە ڕووی جەستەیەوە بەدەست بینێتەوەها ئەو قوتابیە ماندوو بۆ لە سێوانەکەی ڕابردوودا دەتوانێت لاوانەی وەرزشی تەعویز یاخود بڵێن گەڕانەوەی ئەو هێزەی بکاتن یاخود ئەو شکەتەی بکاتەوە قەلەقەی هەی بۆ لەوانەکەی تر دەتوانێت بە وانەی وەرزشی ئەو لەقە و ئەو قەلەق بوونەی بگەڕێنتەوە بۆ خۆی و هەروها بتوانێت سوودێکی باش بە تەندروستی بگەێنێتن. هەروە ئەو سترێسانی کە دەکەوێتە سە قوتابی لاوانەکانی لۆ نمونەوەی بڵێن بیکاری لەوانەیە وەرزش دەتوانێتن ئەو سترێسی لەسەر نەمینێت و وەلایەنەی نەفسیەن ئاسە دەبێتن و ئارام بێتەوە. بڵێ مامۆستا ڕەزەب کتێبێکم لە ژێردەستدا کە هەمان کتێبژن لای جەنابتا یاریە بچووکراوەکان و بەشێک لە ڕاهێنانەکان. ئەم کتێبە لە دووتوێی 200 لاپەڕدا کە نزیکەی 200 ناونیشانیشی هەیە. دەتوانی جارێ بە کورتی باسی ئەو کتێبەمان بۆکەی دوای دەین سەبارەت بە ناوەڕۆکەی و سەبارەت بە پەیڕەوکردن و شێوازی جێبەجێکردنی ئەو یاریانە لەلایەن مامۆستایانی پسپۆڕ باس دەکەین. سەرەتا لە یەکی 2022 دەستم بە نووسینەوەی ئەم کتێبە کرد کە بە ناو یاری بچووکراوەکان و بەشێک لە ڕاهێنانەکان. سپاس بۆ خودە دوای هەوڵدان و کۆشتێکی بەردەوام توانیم لەوە ماوەی 11 مانگە کتێبەی دروست بکەم. دوای ئەوەی بیرکردنەوەم لەسەر بۆچە ئەو نانیشانە یاخود کتێبەم دروست کرد لە قوتابخانەکانی کەرێمی کوردستان لە قۆناغەکانی 7-8 و 10-11 کتێبی وەرزشی بۆ مامۆستانی پەروەردەی وەرزش بەردەستە. هەروە لە بازنە یەکەم و دووەم کتێبی بڵێن ڕێبەری مامۆستانی پەروەردە ڕێبەرێکە تایبەتە بۆ مامۆستایان کە لەو قۆناغای لە بەردەستیانە بتوانە لەسەر ڕێبەرەی کار ئاسانی بۆ خۆیان بکەن و هەروە بۆ قوتابیان دەتوانن بە ڕێکارەکان لەسەر ئەو کتێبێ بچن. من هەستان بیرم کردەوە لە حکوومەت یاریمی کوردستان لەو کتێبانەی کە هەیە بتوانم شتێکی تر بکەم جیاواز بیتن. ئەو کتێبە یەکەم جارە بگرێتە بەردیدی مامۆستانی پەروەردەی وەرزش بە ناو یاری بچووکراوەکان و بەشێک لە ڕاهێنانەکان. لە ڕێبەری مامۆستانی پەروەردەی وەرزش چەند یاریەکی دیاریکراو هەیە، بەڵام ئەوە یاریەکانی جیاوازە و یاریی زۆری تێدا دەتوانم مامۆستانی پەروەردەی وەرزش سوودمەند بن لەو کتێبەی. مامۆستا ئەو کتێبە بۆ چ قۆناغێکە و چ بازنێک دەکرێتەوە لە بازرخانی خوێندن؟ ئەو کتێبەیە گشتیە، بەڵام زیاتر درک دەخێنە سەر بازنەی یەکەم و دووەم و سێەم دەتوانن سوود لێ ببینن. هەروە بازنەی چوارەمیش دەتوان سوود لێ ببینن بەش لە بەشی ڕاهێنانەکان. چونکە ئەو کتێبە لە 3 بەش پێک دێ: یاریەکانی دەرەوەی پۆل، هەروە یاریەکانی ناوپۆل، هەروەها بەشێک لە ڕاهێنانەکان. یاریەکانی دەرەوەی پۆل ئەوەی کە لە یاریەکاندا ئەنجام دەدرێتن و هەروەها هەر یاریەکە کرابێتن قیاسی یاخود بلین پیوانەمان بۆ دیاریکردێ. لەو نمونە هەندێک قوتابخانەیە یاریگایان بچووکە چەمەندواتە بڵین سەبەیە 20 مەتر با 10 مەترا بەو شێوازەی ئەمە ئەو یاریانەمان هەموو پیوانەمان بۆ دانە. لەو نمونە دەڵێن یاریەکە لە ماوەی 20 تاوەکو 15 مەتر تاوەکو 20 مەتر دەتوانانی ئەو یاری لەو مەسافە یاخود لەو پیوانەی ئەنجام بدەین. هەروە یاریەکانی ناوپۆل ئەو یاریانن کە لاوەختی کەشەوا گونجاون یاخود بلێن بەفرێبارینە یاخود بارانبارینە یاخود کەشەوایەکە لە ڕووی
بلێن لاەنێ تەندروستی قوتابی خراپە بچێتە دەرەوە دەتوانن سوود لەو یاریانە وەربگرن کە لە ناپۆل ئەنجام دەرێتن یاریەکانیشیان سەررجەمیان بەشتی سەتایی دەکرێتن و هەر یاریە کولفەیەکی زۆری پێویست بیتن ئەمە لە تیبینی ئاماژەمان پێدا دەتوانی بە جێگرەوەی ئەوەی بکە کە بە شێوەیەکی زۆر نرخی هەرزانە لە بازار مامۆستا و کتێبێک کە ئێستا لە بندەسماندایە کتێبێکە کە دەچێتە چوارچەوەی منهەجی خوێندن یاخود چۆن مامۆستا دەتوانێت سوودی لێ ببینێ ئەم کتێبە وەکو منهەج وایە بەڵام منهەج نییە مامۆستانی پەروەردەی وەرزش دەتوانن سوودێکی تاو لە کتێبەوە بگرن چکە بۆ پێی قوتابیان تام و چێژێکی زۆری دەی بۆ قوتابیان هەرە مامۆستایانیش چکە ئەوە بە شێوەیەکی گشتی هەم مامۆستا لە کاتی ئەنجامدانی مامۆستا بە خۆش دەتوانانی ئەنجامدات هەروە قوتابیانیش پێکەوە واتە مامۆستا قوتابی تاواکەری یەکترن بۆ ئەنجامدانی ئەو یاریانە ئەو یاریانەش یاریەکن بۆ کەمکردنەوەی سترێس و قەلاقی و ئەو پاڵە پەستۆی کە لەسەر قوتابیان دروست بووە دەتوانن بۆی بە شێوازێکی بلین 70 زیاتر ئەوتوانە و هێزە و دڵخۆشی بۆ قوتابیان بگەڕێتەوە کە ئەو مادیبینی خوتە سترێسانە هیانە لە قوتابخانەکاندا یاخود بین لەوانەکاندا کەواتە هەموو مامۆستایە کە لەو سێ بازنەی باست کرد دەتوانێت سوود لەوە ببینێ بەلێ بێگومان دەتوان جگەلەوە هیچ شتێشتر هەیە وەکو منهەجی خوێندن لە قوتابخانەکاندا لە قوتابخانەکاندا لە بازنەی یەک بازنەی دوو ڕێبەری مامۆستانی پەروەردەی وەرزشمانەیە ئەو ڕێبەرە گشتیە باز لە هەموو بارەکان دەکەوێتە پلان لە مامۆستای کە مامۆستا ڕۆژانە کوانەکەی خۆ دلێتەوە یاخود بلێن بە شێوازێک دەتوانی وانەکان بلێتەوە بە تێر و تەسەلی باز لێکرای بەڵام ئەوە بە شێوازێکی جیاوازترە ئەوە تەنها بەکرداریەوەتە عەمەلیە تیۆری نیە مامۆستا بتوانیتن بەواجب بداتە قوتابی بچی لە ماڵە بخوێنیت نەخێر ئەوە تەنها بە کردداری دەکرێتن واتە بە گوتێری عملی دەکرێتن ئەو عملیە زیاتر بۆ دڵخۆشکردنی قوتابیان بەکاردێت مامۆستا وەکو لە لاپەڕە سێزەدا جۆری یاریەکان دیاری کردووە 12 یاریە ئەم 12 یاریە بۆ هەرسێ بازنە لە ڕووی جەستەیەوە لە ڕووی توانای ماسوولکەوە لە ڕووی تەمەنەوە گونجاوە کۆی کتێبەکە کە 200 لاپەڕە و تقریبا 1990 ناونیشانی هەیە ینی لە بازنە یەکەم منداڵێک ئاساییە مامۆستاکە ئەوەی لەسەر جێبەجێ بکە و هەماشەوە لە قۆناغی نۆی بنەڕەتیش بەڵێ سەرەتای بیرۆکەی دانانی ئەو کتێبەیە بیرمان لەو تەمەنانە کردوێتەوە تا ئەو تەمەنەی کالۆ قۆناغی بازنەی بڵین بازنە 1 و 2 3 بیرمالەوەی کردیتەوە بزان بۆ تەمەنی گونجاوی یادنا یاخود ئەو یاریانە دەتوانێت لەو توانە یاخود ئەو قوتابیانی کە لە بازنەی یەکەمدا تەمەنیی بچووکیانەیە وە لە ڕووی جستەیەوەش بڵێن کورتن درێژنی ناخود بڵێن وردی لەنا بۆ ئەوی ئەو یاریانە ئەنجام دەن توانیان هەیە یاخودنا ئەمە بیرمان لەو یاریانە کرایتەوە سەرجەمیان ئەو یاریانن کە سەرجەمیان دەتوانن ئەنجام بدێت مامۆستا لە کتێبەکە دابازەوە دەکەی کە ئامانج لە بچووکردنەوەی یاریەکان و دەنشانکردنی یاریەکانەوەیە کە هەم گەشەی جەستەی و هەم گەشەی عقلی و هیزری و ماسوولکەی منداڵەکان گۆڕانکاری تێدا بکەیت لە خراپ بەرەو باشتر و بەرەو چاکترین بەڵام لەگەر هەموو ئەو شتانەدا تۆ پێویست بە کۆمەڵک ئامێر و کۆمەڵک کەرستە و تەنانەت شوێنی تایبەت هەیە بۆ ئەو یاریانە بیرلەوە کردوەوە کە مامۆستایەک لە شوێنێکی دوورە دەست یاخود لە ناو شارەکانی زۆر جاران ناتوانێت ئەو شتانە دەستە بەر بکە یان بەڕێوەبەر ناتوانێت بەرجەستەی بکە بۆ مامۆستاکە و مامۆستاکەش دواتر بەکاری بێنێ بۆ تەطبیقکردنی ئەو کتێبە بڵێ ئەو یاریانەی کە لە ناو کتێبەدا بوونی هەیە زۆری یاریەکان لە بۆ لایەنەی توانای جستەی و هەزری بەکاراتیە ئەمە باز لایەنی هەزری بکەین بەشێک لە یاریەکان وەکو ژمارە دامانە وەکو بیکاری ئەوە منە ئەگەر باس یاریک پێین لەوی یاریانای ڕێزکردن یاخود بلین سێڕێزکانی کوپە سەرجەم کوپەکان ژمارە لەسرە کە ژمارەکان ئەو قوتابیە مامۆستا لۆ نمونە دەڵێ ژمارە یەک ئەو قوتابیە لە ژمارەیەک دەگەڕێت لۆ نمونە 6 کوپمان هەیە کوپەکان دانەرانە دەڵێ ژمارە یەک تێکەل کرایە لەو ژمارەیەکەی دەدۆستەوە دەباتە ئەو لایە لە بۆ چیە تەرکیز دەکاتە سەر ئەو ژمارانە بزانم کامیانە لە بۆ لایەنەی فکری کامیان زیاتر دەتوانێت وەکو پێشبڕچێ لە ڕووی هزریەوە متوانیت ئەو سێ ڕێزکەی دروست بکاتن لێرەوەتە لۆ منە دەڵێن یەکە تاوەکو 6 یان 6 تاوەکو یەک پێچوانە ئەو مامۆستایە کە گوتی قوتابیان یەکە تاوەکو 6 ڕێزکەن ئەو کوپانە هەمویان تێکەلە ئەو قوتابیانە هەوڵ دەدەن کوپەکان بە لە ژمارە 1 2 3 4 5 تاوەکو 6 ڕێز بکەن کاتێک ئەو قوتابیانە توانیان ڕێز بکەن ئەوە چ دەکات گەشە بە مشکیان دەدا هەروە زۆر یاریشمانەیە کە ئەو یاریانە لە دەرەوەی پۆل دەکرێتن واتە لە یاریەکان ئەنجام دەدرێت ئەوانە زیاتر لە بۆ لایەنێ
جەستەی یاخود بلێن ماسوولکان ئەنجام دەدێتن بۆی بتوانن گەشە بە ماسوولکەکانیان بدەن و هەروە لە ڕووی جەستەیە بتوانن جەستەیەکی تەندروست بخۆیان بەرپا بکەن و بەردەست بخەن. مامۆستا ئەو یاریانەی کە لە کتێبەکەدا ئاماژەت پێکردن ڕوونکردنەوە لەسەر کردووە کە زۆر بە جوانی شید کردو تۆلەوەی کە مامۆستاکە چۆن یاریەکە ئەنجامدا پێویستەکانی چییە ئەو یاریانە یاری کوردەواری تێدایە مەسەڵەن ئەو یاریانێک کە پەیوەستن بە ڕابردووی ئێمە یاخود ئەو یاریانە ستانداردن و لە یاریە نێودەوڵەتیەکاندا بەرجەستە دەکرێن و ئەنجام دەدرێن. ئەو یاریانەی کە لەنا ئەو کتێبەدایە یاری کوردەواری تێدا نییە بەداخەوە سەرەتا کە دەستم پێ کرد تقریبان 9 مانگ 10 مانگێک ڕۆیشت بوو دوای ئەو بیرۆکەم لەهات ئەویش ینی زۆر کاتەکە زۆر ڕۆیشت بوو نەمتوانی زیادی بکەم بەڵام ئەو یاریانەی هەیە هەموو یاریەکانی جیهانین وا لە یاریەکان لە دەوڵەتە ئەوروپیەکانی ینی بلێ ئەو دەوڵەتە گەورە گەورەکان کە لە ڕووی وەرزشەوە ناسراون سەرجەمێن ئەو یاریانە ئەنجام دەدرێتن و هەروەها ئەو یاریانە کە وێنەکانیان هەڵبژێدراون لە ڕێکخراوی GIZ ئەو ڕێکخراوێکی بەناوبانگە لە جیهاندا ئەو وێنانە لە ڕێکخراوی GIZ وەرگراوە پێشتر مافقەم لەوان وەرگرتووە بۆ بەکارهێنانی ئەو وێنانە وێنەکانان هیوارە بە نووسنەکانان بە زمانی کوردی نووسراوە و هیچ یاریەک نییە دووبارە بیت لەگەڵ GIZ. بەڵێ لە پرۆگرامی خوێندندا هەمیشە ئەوانەی کە من چاپێکە شمەکردون بەرپرسانە ئاماژە بۆ دەکەن کە دەیانەوێ لێرە بەدووە هەوڵ بدەن جیاکاریەکان نەهێڵن جیاکاری لە ڕەگەزی جێندەری جیاکاری لە نەتەوە جیاکاری لە ئاین جیاکاری لە زمان هەتا لە شێوازی جەستەی قوتابیەکان تۆ هەوڵداوە لەو کتێبەدا ئەم جیاکاریانە نەهێڵی بە پێچەوانەوە تەبایەک و یەکتر قبولکردنێک و خۆشەویستیەک دروست بکەین لە ڕێوەرشەوە هەر خوێنەرێکیان خۆ هەر مامۆستایکی پەروەردەی وەرزش ئەو کتێبە بشتێ بەردەستی ئەگەر سەیری نووسنەکان نەکاتن تەماشای وێنەکان بکاتن بەگشتی ئەگەر لۆ نمونە لە وێنەیەک 6 قوتابی بیتن سیان کوڕن سیان کیژن واتە یەکسانی من بەرپا کردی لەوان سەرجەم یاریکان هەر یاریکە مەل بژاردویت هەمویان کوڕ بن لە یارەکەی لە پشتیوی هەڵم بژاردیە ڕێژەی زۆری ئەن ئافرەت بن ئێستا ئەگەر تەماشای وێنەکان بکەی لە ئەو یاریانەی کە هەیە لە بەردەستیان 5 کەس بن دوانیان کوڕنیا خۆ سیانیان کیژنیا بە پێچاوانەوەتە یەکسانی بەرپا بێ لە نێوان ڕەگەزەکان بۆی جیاکاری نەکرێتن لە نێوان ڕەگەزی نێرمێ. مامۆستا ئەو کتێبە حتمما هیلاکی مادبوونێکی زۆری پێوە چێشتراوە هەم وەکو بیرۆکە هەم وەکو جێبەجێکردنی بیرۆکە تو هەم وەکو نووسینەوە و ینی جگەل لە مەسلەی زمانەوانی و لە دیزاین و لە بەرگوانە تۆ چۆن توانیت ئەو ستافە دروست بکەی کە لە هەموو بەشەکانی بە شێوازێکی زۆر جیاواز شێوازی زۆر ڕێکپێک و جوان کتێبەکەت بێتە بەرە. سەرەتا من پێشی ئەوەی دەست بۆ کتێبە بکەم لە فریاگوزاری سەرەتایی چەندین نامیلکەم هەیە کە لە لایەنەی فریاگوزاری سەرەتایی زانیاریی باشم هەیە و چەندین نامیلکەشم هەیە لە ساڵی 2019 لە بۆ 20 نامیلکەکەم بەلاو کردەوە بەناو یاری بچووکراوەکان 53 یاری بوون دوای ئەوەی داواکارێکی زۆر لەسەر بکە لە سایتی خۆم بەلام کردەوە فەیسبوکی وەڵێنتۆر کۆمەڵایەتی داواکارێکی زۆر لۆمات لەوەی زانیم کە ئەو نامیلکەیە سوودێکی زۆری دەی بلۆ مامسنی پەروەردەی وەرزش ئەوە بوهاندانێک لە بۆ من بتوانم بیر لە دروستکردنی کتێبێکی لەو زۆرە بکەمەوە و سەرجەم یاریەکان بەو شێوازە بیدواتە بلێن تایبەت بی بە کوردستانواتە ئەو یاریانەی کە لە ناو ئەو کتێبە هەیە بیر لەو قوتابخانە کرایتەوە ئەو قوتابخانە نەکرایتەوە کە باری داراییان باش نییە خۆت بڵێن لایەنێ داراییی باشیان لە بەدەست نییە بە کەمترین نرخ دەتوانن ئەو پێداویستیانی لەو یاریانە هەیە بەردەست بخەن. مامۆستا وەک ئاماژەت پێکردو دیزاین و دیزایانی بەرگ و ناوڕۆکەی جەنابتی جەنابتان دیزاینەرن لە ڕووی دیزاینەر نیمە بڵێم دیزاینەرم بەڵام لە لایەنەی دیزاینی باشم ینی شتێکی باز لێ دەزانام لە ڕووی فۆتۆشۆپەکەدا دەیبینین لەزانێکی زۆر ڕێک و جوان و چەندڕاکێش لە فۆتۆشۆپ و هەروە لە ئیندیزاینی کارم لەسەر کردووە دیزاین و کتێبەکە بەرگەکەی بە فۆتۆشۆپ کراوە ئەو ناوڕۆکەش بە ئیندیزاینی نووسمەوە شێوازی نووسنەکەی بەڵام جێی ئاماژەیە لێرەدا بتوانم زۆر سپاسی دکتۆرە ڤیان حوسێن دەکەم پێداچنەوەی زانستی لە بۆم کرد کە ئەویش پسپۆری بواری وەرزش لە پرۆگرامەکان هەروەها لەگەل مامۆستا یادگار پێداچنەوەی زمانەوانی هەروەها کاکاکاری شاوکار و هەماهەنگ بوو لەگەلم بۆ دیزاینکردنی ئەو کتێبەی
و هەروەها مامسا سەمیر هەمزە ئەویش زۆر هاوکارم بوو بۆ چاپکردنی ئەخت بڵین پێداچوونەوەی لە سەرەتای کە دەستم پێکرداوە کۆتایەکەی هاوکار و هەمانگ بۆ لەگەڵم تاوەکو توانیم ئەو کتێبە چاپ بکەم. مامۆستا ڕزا لە ڕووی زمانوانیەوە زمانی کوردی قسە لەسەوە نییە کە زۆر دەوڵەمەندە، بەڵام کۆکراوەیەکی زاراوەی بۆ شێوەیە نییە کە ئێمە بتوانین بۆ هەر زاراوەیەکی کە بێگانە دێتە ناو زمانی ئێمە یان شتێکی تازەی بابەتی سەردەم دێتە ناو زمانی ئێمە بتوانین وشەیەکی کوردی پڕ بە پێست خۆی بۆ دابنین. ئەوە بە هەمان شێوە بۆ لایەنەوەرچێکەش کێشەی ئەوت بۆ دروست بووە کە وشەیەکە بێ نەتوانی بەرامبەرەکەی مڕاتیفەکەی دابنی. ئەوە پرسیارێکی جوان و لە جێ خۆیەتی زۆر یاری هەبیە بەپی ئەوەی لە شێوەزارمان زۆرە سۆرانی و بادینی هۆرامیە و ینی لۆ نمونە لە هەولێر یاریەک بەناوەکە لە سلێمانی بەناوەکە لە دۆک بەناوەکە لەو یاریانەی کارم دەبژارد پرسیارم دەکرد لە براکانم یان لە باکومان یان لە خودت ئەو مامۆستایانەی کە لە بواری وەرزشی زۆر زیرەکن یان ئەو کەسانی کە لە زمانی کوردی زۆر زیرەکن سالم لەوان دەرانیا خۆ تەلەفۆنم لەوان دەکرد هەدەفم هەیە شتێکی ئەو هانەی بکەم ئەو ناوم لە بۆی دانایە گونجاوە یاخود بگۆڕم زۆر یاری هەبوو دەیانگۆ زۆر جوانە زۆر یاریش هەبوو دەیانگۆ بگۆڕە بەس زۆری ئەو یارینەی کە دانەراون زمانێکمان هەڵبژاردیە کە لە هەموو سنوورەکان هەرێمی کوردستان بتوانن تێگەیشتنێکی بۆ ئەو بابەتەی بچکە زۆر لە بادینان بە شێوازەکە یاریەکان دەگۆڕدرێتن لە سۆران بە شێوازێکی ترە بەس ئەمە ئەو یاریەمان کە داناوە ناوەکمان دانایە پڕ بە پێستی ئەو یاریە ئەو هیوادارم هەموو لایەک سودمەند بلەوەی. مامۆستا تا چەند گەشتبینی بۆی ئەو کتێبە لە نێو ناوەندەکانی خوێندندا مامۆستایان سوودی لێ بین و دوزاریش دەرئەنجام و بەرئەنجامی ماندبوون هیلاکی خۆت ببینی. سەرەتای کەنامێلکەکەم دروست کرد بەرچاوڕێنێکی باشم هەبوو کە ئەو کتێبە سوودی دەبیتن کە بەپێی ئەوەی زۆر داواکاری لەسەر بوو ڕیسانە لەم دەنا تەلەفۆنە دەنمام ساگازێنێ بێ و پێدیفان لۆ بنێری دوای ئەو بووی لە تۆر کۆمەڵایەتی بەلام کردەوە دوای ئەوە پێشی ئەوەی بە چاپ بگێنم بە چەند مامۆستایەکی پەروەردەی وەرزشیمدا ماوەکو و تێست یاخود بێن لە ماڵەوە گوتم سەرنج بدەنە سەری یاریەکان بزانم دەتوانن سود لێوە بگرین یاننا و پێشەوەی ئەوی بە کوردی و خۆمان گوتنی مەستەرعی خۆمان نەبچم یازدەمان خۆماندی کردی بە سوودی نەبیتن بە زۆر کەسانی لە خۆم گەورەتر واتە لە ڕووی شەهادە و لە ڕووی تەمەنەوە پیانم داوە بۆی سەیری یاریەکان بکەن یاریەکان دڵنیامە سوودێکی باشی بۆ مامۆستانی پەروەردەی وەرزش دەبێت هەروە لە ڕۆژی پێش چەند ڕۆژێکە لە پەروەردەی بەرزەڕەش بەلامان کردەوە تێڕوانینی مامۆستایان دەربارەی کتابەی دڵخۆشکەر بلە بۆ منیانی ئەو مادیبینە 11 مانگ کردم دوای 11 مانگ لە ڕووی ئیداریشەوە پێوە مادیم تاوەکو بە چاپم گەیان یعنی کە ئەو ڕۆژەم بینی ئەو مامۆستایانەوە دڵخۆشم بەو کتابەی هەواز دەکەم مادیبینەکەم بە فێڕونەچیوە توانیتیان سوودێکی زۆر بە قوتابیان دەگەنن لە ڕووی ئەداکردنی و یاریان ئەی مامۆستا لایانی بەرپرس وەکو وەزارەت وەکو بەڕێبەرایەتی گشتی تا چەند بە دەنگتەوە هاتم تا چەند ئیسیزابیان هەبوو بۆ بابەتە بۆ کتێبە سەرەتای دەستپێکردنم پرسیارێکم کرد گوتم ئەگەر ما خۆم مادیکەم ئەمن چاپ بکرێت و چاپ نەکردوە یعنی بەشێکی باشم بڕی بوو لە ڕووی دروستکردنی ئەوانە نووسینەوە و یاریەکان و دانانی ڕسمەکان دوای ئەوەی کە نزیکی تقریبان 58 یاری بەگە خەڵەت نەبم پرسیارم لە جەماعەتی کرد گوتم ئەگەر بڵێن مامۆستا سامان سوێلی بەڕێوە نووسینگەی جەناب وەزیری پەروەردە پێم گوت مامۆستا بیرۆکەشی ئەو هەم هەیە ئەگەر تەواوی کەم دەتوان لۆم بە چاپ بگێنن گوتی لە ڕووی زانستیەوە دەینە پرۆگرامەکان پێداچنەوەیان پێدا کە لە ڕووی زانستی بزان گونجاوە هەروە ئەو یاریانەی کە وێنەکاندا نراون گونجاون لە ڕووی هەموو شێوازەکانی کەدا نراون ئەلحەمدولیلا پێیان باش بوو چەند یاریەک بوو هەبوو گۆڕانکاریمان لێ کردو و چەند یاری کشمدانا بوو چەند ناوەڕۆکە پێشی یاری ڕێبەری مامۆستانی پەروەردەی وەرزشی بەڵا بکرێتەوە ئەمن شتەکانم نووسی بووە دیارە هەبوو لە ناو ڕێبەرەکەی ئەوان شملادا دوای ئەوە سوپاس بۆ خوددا جەناب وەزیری پەروەردە ڕەزامەندیدا بۆ چاپکردنی ئەو کتێبێ بە 2000 دانیان لۆم کۆپی کرد بۆ مامۆستانی پەروەردەی وەرزش. بەڵێ دەستخۆش مامۆستا. مامۆستا هەممان ئاگادارین ئێستا بابەتی خوێندنەوە بۆ کاغەزی ورجە ژمارەی خوێنەرەکان کەمترە بێتەوە زیاتر خوێندنەوە بۆ شاشەیە بۆ ئەلکترۆنە هەوڵ نەداوە یاخود هەوڵ نادەی ئەو کتێبەت بخەیتە چوارچێوەی پرۆگرامێک لەوێوە کە مامۆستایە یاخود داوی بابێک یان هەر کەسێک بتوانێت بە کلیکێک تەواوی یاریەکە و ڕێنمایەکانیشی جوێ لێ بێت و
یاریەکە ئەنجام دات. بۆ ڕوویەوە زۆرە ینی 200 لاپەڕەت و بتوانانی بەگرتە ڤیددیوەکە خۆت با شێوازێکی کورد ناوەڕۆکەکەی بخەیتە ڕوو زەحمەتە بەڵام خۆدەتوانی چەند یاریەکە و یاریانێکە زۆر گرنگ و زۆر پێویستن. ئەمن وەکو خۆم جگەلەوەی کە دروستکەری یاخود بڵێن دروستکەری و کتێبەما شەوانە بە پێ و کاتی کە لە بەردەستمدایەت لە تۆڕی کۆمناتی خۆم شەوانەی یاریەکدا دەبەزێنم بەس یاریەکان جیاوازانی ئەوە نییە بلی تایبەت لێستا لەم نەو کتێبە سێ بەشە ڕۆژێک لە بەشی یەکەم دەکەم ڕۆژێک لە بەشی دوم ڕۆژێک لە بەشی سێم چکە گروپم هەیە گروپی مامۆستانی پەروەردەی وەرزشمە لە تۆڕی کۆمەڵایەتی لە مەسنجەر و تەلیگرام و ڤایبەری مامۆستایەک ڕێژەیەکی زۆری مامۆستایان لەو گروپەدان شەوانە لە بۆیان دادنێم کە ئەو یاریانی کە لەناو ئێرەدانە بە تەماشم لە بە PDF بەلاو بکەمەوە بەس جارێ ناتاوەکو ئەو کتێبە بکەفتە بەردەستی مامۆستایان ماوەیەک چەند ماوەیەک پێ بڕای ئینشاڵڵا خوا بکاتە قسمەت و دەرفەت ئەویش بە PDFش بەلاو دەکەمەوە. مامۆستا بەگشتی بواری وەرزش لە ڕووی نووسین و بابەتی خوێندنەوە تا چەند بەرەو پێشوە تا چەند نووسەری وامان هەیە کە وەرزش بناسێنێ وەرزشی بکاتەوە بەخۆم ئەزانین وەرزش بەگشتی لە ڕووی کردداریەوە خەڵک زۆر ئیسجابەی بۆ هەیە زیاتر لی دەچێتە پێش بەڵام زەنامتان وەکو نووسەرێکی بواری وەرزشی پەروەردەی وەرزشی بەگشتی تا چەند ڕازی لەوەی کە ئێمە لە ڕووی ئەدەبی وەرزشیەوە نووسەران کەم تەرخەمن و وەروە بابەتیشمان کەمە. لە ڕێی نووسینەوە دەتوانین بلین کەم تەرخەمی هەیە و دەتوانین بلێن نییەش لەبەرچێ زۆر کەس هەیە خۆ زۆر مامۆستا هەیە لەوانەیە شاراوە بیتن لەوانەیە کتێبیشی نووسی بیتەوە بەڵام هەولێک لۆی دەرفەتێک لۆی دروست نەکرابی بۆی چا بکە خۆشحاڵانە لە وەزارەتی پەروەردە لە بلین لە وەزارەتی پەروەردە ئەمە سایتێکمان بەلاو کردەوە هەر مامۆستایەک ئەوچ مامۆستای پەروەردەی وەرزش بیت یاخود هەر مامۆستایەکی تر بیت کە لە بوارەکانی بڵێن فیزیابی کیمیا زیندەوەەر بیت واتە هەر کەسێک بیت بدێوێت کتابێکی پەروەردەی دروست بکاتن وەزارەتی پەروەردە دەیەوەتوانێتن یاخود ڕێگەیدایە بووی بە چاپ بگەینێتن ئەوە دەرفەتێکی باشە بۆ مامۆستایانە خودت بلێن ئەو کەسانی کە نووسەرن بتوانن هەولی خۆیان بدەن وە کتێبی زیاتر چاپ بکەن یاخود بلێن بنووسنەوە لە وەزارەتی پەروەردە ئینشاڵڵا هەوڵ دەدرێت لەیان چاپ بکرێت لە ڕووی پەروەردەیەوە. بەڵێ مامۆستا گیان ئێمە لە کۆتایی بەرنامەکە نزیکبینەوە دو پرسیاریەوە دەکەم چ شتێک هەیە لەو کتێبەدا کە ئێمە بە خوێندنەوەی دەرچی پێ ناکەین یاخود بە جێبەجێکردنیشی تا ڕادەیەک بەسەرن حەقی خۆی نادەینێ تۆ چیت هەیە بۆ مامۆستایان بۆ ئەوەی تەواوی ئەو یاریانە لەو کتێبەدا هەیە سوودی لێ ببینن. وڵاهی ئەوەی ئێستا شتێکی ترم بەبیراتەوە سەرەتا بە باسم کردبایەن ئەمن لە 15 پەڕی یەکەمدا ئاماژەم پێدا ئەگەر لۆ نمونە مامۆستایەکی بیکاری لە قوتابخانەیەک مامۆستای پەروەردەی وەرزشی نەبێتن لە دە وەرەقەی یاخود بڵێن 10 پەڕی یەکەم دەتوانیتن بخوێنتەوە بەس خوێندنەوەی چی بکاتن بۆ سەرجەم ئەو 15 پەڕی لە سەرەتا یەکەمدا هەیە دەتوانیتن وانەی وەرزشی لەو کتێبێ بەڕوونی تێبگاتن چیە مەبەست داوانەکەی چییە هەروەها لە چەند شوێنێکی تر گروپەکانم داناواتە مامۆستایەک بیتن مامۆستای پەروەردەی وەرزشی نەبیتن ئالێرەدا ئاماژەم پێزە لە لاپەڕە 20 مامۆستایەکی پەروەردەی وەرزش نەبیتن وانەی پەروەردەی وەرزش بلێتەوە دەتوانێت گروپەکانیش دروست بکاتن هەروەها ئەلیفبا ئیشمانەیە فۆرمی ئەلیفبا لە کۆتاییەکەی دامنایە مامۆستانی پەروەردەی وەرزشی سوودێکی زۆر لەو ئەلیفبایی دەبینن ئەو ئەوانە نەکە ئەو کەلوپەرانەی کردستنە قوتابخانەی ئەلیفمان هەیە نەگۆڕ واتە لۆ نمونە ئەو مادانەوەتە بلین ئاسنینە یاخود بلێن ئەو مادانەی کە زوو لە ناو ناچن ئەوە ئەلیفا و باش ئەو مادەنە کە زووی لە ناو دەچنوەتی تۆپە تیشێرتە ئەو بارانە وەکو تریش هەر مامۆستایەک یاخود هەر خوێنەرێک ئەو کتێبە بخوینتەوە درخ یاخود بلێن ناوەڕۆکی بابەتەکە بەڕۆنی تێدەگات چکە بە شێوازی نووسیتمەوە هەر کەسێک کە مامۆستایش یاخود بلێن خوێندنیشی تاوا نەکردی بەس خوێندەواری بزانیتن بخوینتەوە دەزانی هەدەفی و کتابەی چییە واتە بە شێوازێک نووسراوە کورت پوختە هەر کەسێک ناوەڕۆکەی بخوینتەوە دەزانی مەبەست لەو کتابەی چییە. بەڵێ زۆر بەڕێز مامۆستا ڕەجەب عەبدوڕەحمان محەممەد پسپۆری وەرزش وهروەها خاوەنی کتێبی یاریە بچووکراوەکان و بەشێک لە ڕاهێنانەکان سپاس دەکەین کە لە بەرنامەیە لەگەڵمان بوون. سپاس بە پێدانی و دەرفەتە سپاس بۆ جەنابشت. بەڕێزان و خۆشەویستان وەڵقەی بەرنامەی ئەزمموی پۆل بە میوانداری مامۆستا ڕەجەب عەبدوڕەحمان محەممەد پسپۆری وەرزش بوو وهروەها باسمان لە ڕۆڵی وانەی وەرزش کرد بە تایبەتی خوێندنەوەیەکمان کرد بۆ پەرتووکی یاریە بچووکراوەکان و بەشێک لە ڕاهێنانەکان
تا ئاڵلقەیشتری بەرنامەی ئەزمموی پۆل لەگەڵێ بەڕێز خۆشەویست بێک دەگەینەوە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ سواز بۆ